بەلایەنی کەم دوو کەس کە هەردووکیان منداڵن لە دوو هێرشی ئاسمانی جیاواز لە نیوە شەودا لە شاری ڕەفح لە باشووری غەزە کوژراون بە گوێرەی نووسینگەی تۆمارکردنی نەخۆشخانەیەک کە تەرمەکانی بۆ ڕەوانە کراوە. یەکەم هێرشی ئاسمانی لە ماڵێکی لە کەمپی پەنابەرانی جەنینا لە ڕەفحدا منداڵێکی تەمەن 12 ساڵانی کوشت و چەند کەسێکی دیکەی بریندار کرد. هێرشی دووهەم بەسەر ژوورێک لەسەر زەوی کشت و کاڵی لە ڕۆژئاوای سنووری ڕەفح کەوتە خوارەوە و منداڵێکی تەمەن 2 ساڵ و نیوی کوشت. خێزانە ئاوارەکەم لە ژوورێکی ناتەندروست لە زەویەکی کشت و کاڵی دادەژین. لە ناکاو لە نیوەی شەودا لەلایەن موشکێکی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە لێیاندرا. خوشکەزاکەم شەهید بوو. زیاتر لە نیوەی دانیشتوانی غەزە کە 2,300,000 کەسن پەنایان بۆ ڕەفح و ناوچەکانی دەوروبەری بردووە. نەتەوەی گرتوەکان هوشیاری داوە لەوەی دۆخی ڕەفح باش نییە و لە کاتێکدا هەزاران کەس لە خان یونس و ناوچەکانی دیکەی باشووری غەزەوە بەرەو شارەکە هەڵاتون. لەم دەمەی شەڕی ئیسرائیل و حەماس بەردەوامە. یەکێتی ئەوروپا لە ڕۆژی شەمەدانی گەرانی دەربڕی سەبارەت بەو راپۆرتانەی کە دەڵێن سوپای ئیسرائیل بەنیازە شەڕی دژ بە حەماس بەرەو شارۆچکەی ڕەفح لەسەر سنووری غەزە لەگەڵ مسر ببات کە زیاتر لە 1 ملیۆن کەس لە شەڕەکان هەڵاتون. شەڕی غەزە کە حەماس بەڕێوەی دەبات بەشێکی بەرفراوانی لە ناوچە گەمارۆدراوەکە تەخت کردووە و لە ساڵ 85 دانیشتوانەکەی ئاوارە کردووە و چارێکێک لە دانیشتوانەکەی بەرەو لێواری برسیتی بردووە. وەزاری تەندروستی غەزە دەڵێت زیاتر لە 27,000 کەس لە شەڕەکەدا کوژراون و زیاتر لە 66,000 کەسیش بریندار بوون. ئیسرائیل دەڵێت سوورە لەسەر لە ناوبردنی حەماس و ڕێگریکردن لە گەڕانەوەیان بۆ سەردەسەڵات لە غەزە، ئەو ناوچەیە کە لە ساڵی 2007ەوە فەرمانڕەوایەتی دەکات. ئەمەش وەک وەڵامدانەوەیەکە بۆ هێرشەکەی حوتیمانیدا بۆ سەر ئیسرائیل کە شەڕی غەزەی لێکەوتەوە. کەبدستانی ئیسرائیلی گوتیانە لەو هێرشەدا 1200 کەس کوژراون، نزیکەی 250 کەسیش بە بارمتە گیراون. شایان پاشا بۆ راپۆرتی محەممەد جەحجوحتانی ئەمریکا، واشنگتن.